سڵاو ڕێ چاوڕێیان هیوادارم باش بن، سەلامەت بێن، تەندروست بێن لە هەر شوێنێکی دنیا هەن. ئەمڕۆ باسی شێخ سابیر و مەسرور بارزانی و موچەتان لە بۆ دەکەم. 45 ڕۆژە مەسرور بارزانی موچەی فەرمانبەرانی نەداوە، کەچی ئێستا هاتیە باسی سیستەمی موچەدانی دیجیتاڵیمان لە بۆ دەکات. ئەو حکومەتەی داهێنانی کردووە لە بڕینی موچە، لە پاشەکەوتی موچە، لە سیستەمی دیجیتالی، لە سەرکوتی دەنگە ئازادەکان، لە زۆری بەیاننامە نێودەوڵەتەکان لە سەر پێشەرکاریەکانی مافی مرۆڤ ئەوەندە داهێنانی کردیە لە درۆژ تێپەڕیوە، لە ڕیسواییش تێپەڕیوە، ئیتر نازانی چ ناوەکی پێ بڵێن، چی پێ بڵێن. بە هیوام هاوڕێیان کە ئەم ڤیدیۆ دەبینن ناوەکی لۆ ببینەوە چی پێ بڵێن. اینجا من مەبەستمە باسی شێخ سابیرتان لە بۆ بکەم و بیبەستینەوە بە مەسرور بارزانی. شێخ دەجێڕنەوە دەڵێن شێخ سابیر کاتی خۆی موچەی جاشەکانی نەدایە، دیعایەشی وا بڵاو کردەوە لە ناو خەڵک و جاشەکانی خۆی لەوەی ئیقناعیان بکە، گوایە شێخ سابیر نیازی وەیە کۆپتەری بکڕیتن، کۆپتەر لە سەردەمی بەعس. ئیتر حکومەتەکەی مەژوای لێ هاتێ موچە هەر نادەنادا، لێ هاتێ بڵێ موچەی ئەو مانگەی لەگەر بابی کردیتە هەدیەی ژنینانی کوڕی پاشای ئوردن. ئیتر ئەوەیە حکومەتەکەمان.